شیری دایکە لە هەفتەی 16 سپتامبرەوە دەستەکە بە دروستبوون لەو کاتە شلەیەکی سپیە بەڵام دوایەوە کە مناڵەکە لە دایکە بێ ئەگۆڕێت پێوترێ ژەک لە ناو کوردەواری خۆمانە یان کۆلەسترەمی پێوترێ ئەمە زۆرتر چەورە ڕەنگی زەردە و کەمێکە بەڵام بۆ مناڵەکە زۆر بەشیەکات ئەم ژەکە زۆر گرنگە کە مناڵەکە بیخوات چونکە زۆربەی دژەتەنەکانی تایە پرۆتینی تایە چۆریەکانی تایە کە بۆ داهاتووی مناڵەکە بەرگری لەشی زۆر زیاکە لە ڕۆژی ئەمە چەند ڕۆژێکە خەیانێت لەوانەیە 2 ڕۆژ 3 ڕۆژ دوایەوە بەرەبەرە شیرەکە ئەگۆڕێت دەبێت بە شیرێکی ڕاستی ئەو شیرەکەی کە ڕەنگی سپیە و زۆربەی کانزا و مادە پێویستەکانی بۆ مناڵی تایە بۆ نمونە شەکرەکانی تیا پرۆتینی تیا چۆرە پێویستیەکانی تیا هەموو زۆربەی دژەتەنەکانی تیا کە ئیپارێزێ لە زۆربەی جۆرە نەخۆشیەکان پێکاتەکانی شیر ئەگۆڕێ بەپێی ڕۆژەکانی دوای مناڵ بوون لە ڕۆژی یەکەم و دوم و سێمە ئەوکو پێم باس کردی ژەکە کە ئەمە زۆرتر چەورە و ڕەنگەکەی زەردە و زۆربەی کانزاکانی تیا بەرەبەرە ئەگۆڕێت و ئاوی زۆرترە بێت لە ڕۆژی سێم تا دێم نوعێکی ترە جۆرەکەی جیاوازە و پرۆتینەکانی هەم زۆری تیا و ڤیتامینەکانی تیا لە ڕۆژی دێمەوە ئیترە بێ بە و شیرەی کە مناڵەکە پێویستێتی سەرڕای سوودەکانی بۆ مناڵ سوودێکی زۆری هەیە بۆ دایکەکە یەکەم کاتێکە دایکەکە مناڵەکەی ئەبێت پێدانی ئەم ژەکە واکە هۆرمۆنێک لە ژێر مێشک بڕژێت کە ئەم هۆرمۆنە یاریمەتی تەقەڵوسی ڕەحمەکە ئەیات و وای لەکە تووشی نەزیف نەبێ و ڕەحمی زووتر بچێتەوە جێگەی خۆی ئەمە یەکێ لە سوودەکانی سوودێکی تریز کە زۆر گرنگە ئەوەیە کە لە کاتی سکبڕیا وەزن زیاکەواتە کێشی ئافرەتەکان چەند کیلۆیەک زیاکات زۆربەی لەوانەیە چوری بێت ئەمە بەهۆی شیردان و ئەتوانین زۆر کەمیکەینەوە کە من زۆر جار بە نەخۆشەکانی خۆمەڵەمە کووە هەموو ڕۆژانە تۆ ڕابکەی ئەوە نە کەلۆری زیایی لێ ئەڕوات ئەگەر بتوانێت خواردنەکانی ڕێک بخە زیاد قەڵەو نەبێت شیردان زۆر گرنگە بۆ دامەزاننی کێش یەکێ لە سوودەکانی تری شیردانی سروشتی ئەوەیە کە زۆر نەخۆشیەکانمان هەیە بۆ نمونە جۆری دووەمی شەکرە کە زۆر کەمیەکاتۆ چووکە زۆر پەیوەندی هەیە بە قەڵەوی دایکەکەوە نەخۆشیەکانی ئەسکەنەرمە کەمەکاتۆ لە دایکە هەنێ نەخۆشی شێرپەنجەمان هەیە لەوانە شێرپەنجەی مەمک و شێرپەنجەی هێلکەدانەکانمان بۆ کەمەکاتەوە هەروەها نەخۆشیەکانی ئەسکەنەرمە کەمەکاتۆ لە دایکەکە هەنێ سوودی لایانی دەرونیشی هەیە یەکێ لەوانەوە ئەکا مناڵەکە زۆرتر پابند بێ بە دایکەوە چونکە لەگەڵ هەموو شیردانێک دایکەکە ئەبێ سێری ناوچاوی مناڵەکەی بکە بەمە خۆشەویستێکی زۆر لە بینی دایکەکە و مناڵەکە ئەبێ سیرەکەی ئەو مناڵانەی کە شیری دایکیان خوا دوای زۆرتر هۆگری دایکیانن لایەنێکی تری ئەم شیرە دایم ئامادەیە بڵێن حرارەتەکەی یان گەرمیەکەی گونجاو بۆ مناڵەکە و دایکەکە پێویست ناکا بچێت مەمەکان بشوە و تعقیمی کاتەوە و ترسی ئەوەی نییە میکرۆبەکانی پێوە بنووسێ و کەواتە زۆر نەخۆشیەکانمان بۆ کەمەکاتەوە لایەنێکی تریشی بۆ نمونە لایەنی دارایی چونکە ئەمە هیچ پارێکی تێناچێت و بۆ دایکەکە زۆر باشترە ئەگەر دایکەکە بەڕێکوپێکی بەس شیری خۆی باتێ و سووری مانگانەکەی نێت ئەو بۆ 6 مانگی بدایەت ئەتوانێت وەکو مەنع بەکار بێ بەس ئەبێ زۆر لەوە تەکید بێ کە سووری مانگانەکەی نەهاتوو بەس شیری خۆی ئەیە بە مناڵەکە هەنێ نەخۆشیمان هەیە لەوانە کە ناوپۆشی ڕەحم لە دەرەوەی مناڵدانە پێوتێ ئیندۆمێتریۆسیس یان لە هەنێ جار بڵێن کیسی چۆکلێتی دروستە بێ ئەگەر دایکەکە بتوانێت بە تاواتی شیر با بە مناڵەکان لەبەرەوەی ناوپۆشی ڕەحمی تەنکە بێت و سووری مانگانەکانی نە زۆر جار یارمەتی نەمانی ئەم نەخۆشیەشەیە ئەگەر دایکەکە بۆ ماوەیەک شیر نایە بە مناڵەکە بەرەبەرە هۆرمۆنەکانی کە لە ژێر مێشکەوە ئەڕژێت کەمە بێتەوە بەرەبەرە شیرەکە ئەوەستێت بەڵام جاری وایە هەیە ئەکسەر شیرەکە ناوەستێ و دایکەکە هەست بە ئازارێکی زۆرەکە و هەستەکە گرێ هەیە لە مەمکە لەبەر ئەوە جاری وایە پێویستەکە کە دکتۆر هەنێ عیلاج هەیە بۆی بنووسێت و بۆی شیرەکە بوەستێت ئەو دەنگوانەی کە ئەڵێ شیر ئەگەڕێتەوە و گرێ دروستەکات هەنێ جار تۆزە دوورن لە ڕاستیەوە ئەمە زۆرتر ئەوەیە کە تاوەکو بەرەبەرە شیرەکە ئەوەستێت لاوانێ هەست بە و ئازارە بکات وەکو بۆم باس کردی شیردان ئەبێت هۆی کەمکردنەوەی نەخۆشی شیرپەنجەکان بە تایبەتی شیرپەنجەی مەمک ئەوژ ئەبێ بۆ ماوەیەکی باش بیا بە مناڵەکەی تقریبان ساڵە 2 ساڵ لە هەموو مناڵەکانە بیا و لەگەڵیشە ئەبێت هۆی کەمکردنەوەی شیرپەنجەی هێلکەدان چونکە شیردان بێتەوەی هێلکە ئەوەستێنێت لە ئیشکردن هێلکەدانەکان ئەوەستێنێت لە ئیشکردن لەبەرەوە بێت هۆی کەمکردنەوەی شیرپەنجەی هێلکەدانیش 2 ساڵ شیر با بە مناڵەکەی هەم بۆ تاوکو گەشەی مناڵەکە گەورە بێت تا ئەو کاتەش پێویستێتی دوای ئەوە بێ مناڵەکە ئەتیمات بخاتە سەر خواردنی تر تا 2 ساڵ زۆر پێویستە بیات ئەگەر دایکەکە دووگیان بوو و لە کاتی شیردان بوو بە مناڵەکەی باشتر وایە شیردان بوەستێنێ بۆچی چونکە لە کاتی شیردانە ڤیتامینێک و کالیسیەمێکی زۆر ئەیا بە مناڵەکەی کە شیریاتێ لە لایەکی تریشەوە سکەکەی پێویستی بەو مادانە هەیە لەبەرەوە دایکەکە هەست بە لاوازێکی زۆرەکە و بەرەبەرە تامی شیرەکەش بەلای مناڵەکە و ناخۆشە بێ خۆشی حەزی لە نامێنێ من زۆربەی کات ئامۆژگاری دایکەکانەکەین کە
سکیان هەیە باشتر وایە شیر بوەستێنن و باشترە دایکان لە کاتی شیردانە خواردنەکانیان تەندروست بێ و دوورکەونەوە لە زۆر خواردنی کاربۆیدراتەکان چونکە ئەگەر خواردنێکی کاربۆیدرات زۆر بخوا ڕاستە شیرەکەی زیە ئەکات بەڵام لە لایەکترەوە قەڵەویەکەی ئەمێنێتەوە و کێشی دانابەزێ و زۆر گرنگە کە دایکان لە کاتی شیردانە ڤیتامینەکان ڤیتامین دی بە تایبەتی کە زۆر پێویستە زیاتر بخوا لە کاتی سکەکەی چونکە هەموو ئەچێتە ناو شیرەکە هەموو ئێسقانی خۆی کە پێویستە لە سەرەتای شیرپێدانە هەنێک دایکان هەست بە ئازارەکەن ئەمیش ئەوەی لەوانەیە کەم مناڵیان بێت بە تایبەتی ئەوەیە کە سنگیان هەستەکەن گەورە ئەبێت و جاری وا هەیە نازانن چۆن مناڵەکە بخەنە سەر سنگیان و چۆن وا بکەن کە مناڵەکە بتوانێت گۆی مەمکەکە هەمووی بگرێت ئەمە واکە هەنێ جار ئازاریان بۆ دروستەکە و جاری وا هەیە قلیش دروستە بێت لە گۆی مەمکە کە ئەمەش ئازارێکی زۆری هەیە جاری وا لاوانێت تۆزە خوێنی لێبێ ئەمانە زۆربەی گەڕێتەوە بۆ هۆکارەکەی گەڕێتەوە بۆ نەزانینی دایکەکە کە چۆن مناڵەکە بخاتە سەر سنگی ئەمەش چارەسەری ئاسانە گۆی مەمکەکە هەموو جارە بە ئاویش لە تێمشوە هەنێ جۆر کرێم هەیە توانێت لێبات و قلیشەکانی چاکە بێت ئێستا لە کۆمەلگای ئێمە هۆشیاری تەندروستی زیاتر بووە لەبەرەوە ئەبینین کە خانمان زۆر بەپەرۆشەون کە شیر بێن بە مناڵەکانیان و ئەگەر تاک هەبێت و داوای ئەو بکە کرد لە شیر نیان بە مناڵەکان لە بەرچەند هۆکارێک زۆر جارێمە ئامۆژگاریەکی باشیانەکەین و قەنەعەتیش بەوە ئەکەن کە شیری دایکە زۆر باشە.